لە سەرەتای دروستبوونی شەڕی داعش چەندین وڵات هاوکاری سەربازی مرۆیان ڕەوانەی هەرێمی کوردستان کردووە، بەڵام ئەوەی لە ئێستادا جێگای باسە بەرپرسی میحوەری گوێر مەخموود دەڵێت ئەوان خۆیان چەکیان کڕیوە. لە بەرامبەردا وەزیری پێشمەرگە بە NRT ڕاگەیان ئەوان هیچ ئاگاداری کڕینی ئەو ئۆتۆمبیل و چەکانە نین. وتیشی دوای کڕینیان بەرپرسی میحوەری مەخموود گوێر پەیوەندی پێوە کردووە کەسی ئۆتۆمبیلی سەربازیان کڕیوە و لە شەڕی دژی داعشدا بەکاری دەهێنن لە میحوەرەکەی خۆیان. جنابی وەزیری پێشمەرگەش ئاگادار بوو لەوە پێش ئەوەی بێن بەڕاستیش کە ئێمە تێپەڕین بڵێن لە هەولێر لە ناو هەولێر سوڕاینەوە بۆ ئەوە بوو زیاتر کە دڵی هاوڵاتیان خۆشکەین بۆ ئەوەی معنەویاتی هاوڵاتیان بینە سەرەوەتر معنەویاتیان بەش ببینێ کە ئەم چەکە تازە یان ئەم ئۆتۆمبیلە تازانە بۆ پێشمەرگە ئەچێتەوە سەنگەرەکانی پێشەوەی شەڕ. ئەوە بوو مەبەست لەوەی کە بڵێن دەورێکی زیاتمان لێدا کە لە هەولێرە تێپەڕین. بەپێی زانێرەکانی NRT ئەو چەکانە بەشێکیان لە وڵاتی کۆریا کراون و بەشێکیشیان لە وڵاتی ئوردن. لەسەر کڕینی ئەو کەلوپەلە سەربازیانە ژنەی پێشمەرگەی پەرلەمانی کوردستان بڕیارە لەگەڵ وەزیری پێشمەرگە کۆ ببنەوە و ڕوونکردنەوە لەسەر ئەوە بدات. بڕیاردەری لیژنەی پێشمەرگەش دەڵێت لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە هیچ چەکێک نەکراوە. بەپێی ئەو بەدواداچوونەی کە ئێمە کردومانە وەک لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی ڕسمی تا ئێستا لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە وەکو جیهەیەکی معنی تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان چەکی نەکردووە، بەڵکو ئەوەی کە هەبووە هاوکاری بووە ئەمە لە زاری بەڕێز وەزیری پێشمەرگەوەمان دەتووە لە کاتی بەدواداچوونمان بۆ ئەو پرسە. لە چەند ڕۆژی ڕابردوو ئەو ئۆتۆمبیل و چەکانە لە شاری هەولێر مانۆری سەربازیان ئەنجامدا و ئەوەش نیگەرانی لایەنەکانی لێکەوتەوە و بەشێکیان وەک هەڕەشە ناویان برد لە بەرامبەر لایەنەکانی تر، بە تایبەتی کە لە ئێستادا بەهۆی پرسی سەرۆکایەتی هەرێمەوە بارودۆخی سیاسی لا قوناغێکی ئاڵۆزدایە. ڕێبوارکاکەی NRT هەولێر.